سڵاو بینەرانی یازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتەکانی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی لاڵقێکی دیکەی بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە کە پێکاتوە لە دیدارێک لەگەڵ هونەرمەندی شۆڕژگێر کاک نەجم محەممەد سەبارەت بە بارودۆخی هۆنەری گۆرانی و سرودی شۆڕژگێرانە لەم قۆناغەدا و کاریگەری لەسەر ئەم بارودۆخە و لەسەر کاری هوەری و سرود بێژیش لە درێژەی بەرنمەکەشدا چەند نمونەیەک لە سرودەکانی بەڕێزیشتان پێشکەش دەکەین بۆ هیوایە ناوڕۆکی بەرنمەکەمان جێگای سەرنجی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنمەیە. کاک نەجم سڵاوت لێ بێ سەرەتا و زۆر سپاس کە بەشداری لە بەرنمەیە ئەم هەفتەی دیدار ڕابەدا. سڵاو لێ سڵاو لە هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و سوپاسی تەلەڤیزیۆنی کۆمەڵاکەم بۆ ئەم دیدارە و هیوادارم هەمیشە لە گەشەکردن و پێشکەوتوها بن و جارێکی تر سوپاسدانەکەم. زۆر سپاس کاک نەجم. یەکەم پرسیار پێم خۆشەوە بپرسم لە قۆناغێکی پڕ لە ئاڵۆز و ئەڕووداوداین بارودۆخی هوەری سرود بێژی بەڕێستان چۆن دەبینن؟ تووشی نسکۆ بۆیە یا بەردەوام؟ بەداخەوە لە ئێستادا بەهۆی ئەم هەلومەرجە نوێیە بەهۆی ئەم شەڕەکە زۆربەی ناوچەکەی پەرکێش کردووە هەتا هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ئێران بەگشتی وڵاتانی کەنداوی عەرەبی زۆربەی بڵێ ناوچەکەی گرتووەتەوە. بەداخەوە هەلومەرجەکە لە ئێستا زۆر نالەبار و ناڕۆشنە لەبەرەوە کاریگەریشی گرۆدە سەر هوەر بەگشتی بەتایبەتی هوەری سرود و گۆرانی سیاسی و ئەمانە. ئەگەر هەلومەرجەکە بە قازانجی خەڵک بشکێتەوە من ئومێدەوارم وابێ لە ئێرانە ئاڵوگۆڕێک ئەو خەڵکەکە ئاڵوگۆڕەکە دروستکە نەک زلهێزەکانی بڵێن دنیا بێت ئەوەت بۆ بکە ئازادیەکەت پێ بە ئەوە من پێم وایە سەرکەوتوو نابێ. ئەگەر خەڵکی ئێران خۆیان چەند لە تاران و لە شارەکانی درۆ لە ڕۆژهەڵاتەوە نەک بە تەنها ڕۆژهەڵات هەموو ئێران خەڵکەکە خۆی بە دوای ئازادی و بە دوای مافی چارەی خۆیان بێ پێم وابێ ئەو هەلومەرجە بۆ ئەدەب و هوەر وەک چۆن لە شۆڕشیژی نابینیمان چۆن ئەدەب و هوەر سرودی شۆڕژگێڕی بووە بەشێ لە ژیانی خەڵک بووە بەشێ لە شۆڕشی ژینا هەتا هونەرمەندانی جیهانی ناوچەیش هاتنە پایەوەی سرود بووە بۆ ژینا و بۆ ئەو خۆشە جەماوەریە بکەن. ئەگەر ئەو ئاڵوگۆڕە بێ منی ئومێدەوارم ئەو ئاڵوگۆڕە بێ بە دڵ و بە قازانجی خەڵکی ئێران بێ بەگشتی ئەو کاتن پێم وایە سرودی شۆڕژگێری و گۆرانی سیاسیوانە ئاچێتە ئاستێکی زۆر بەرزەوە نەگەر لە ئێرانم پێم وایە لە ناوچەکەش بەسەرە لێرە لە باشوور لە ڕۆژاوا لە باکوور پێم وایە هوەرێکی گەورە و مەزنی ئینسانی دروست دەبێ هوەرێکی شۆڕژگێڕی دیارە هوەریش هەمیشە کاریگەری هەیە لەسەر شۆڕشەکان وەک چەکێکی شۆڕژگێڕی وەک چەکێکی هوشیاری وەک ڕێنمایی وەک جۆش و خۆشدان بە شۆڕش و ڕێنڕاپەڕینەکان ئەمە لە تەواوی دنیا لە تەواوی شۆڕشەکانە هوەر وەک سەنگەرێ بۆ وەکو چەکێ بۆ شان بەشانی شۆڕشەکان بەرەوپێ چووە خەڵکی هانناوە خەڵکی وشار کردوێتەوە. ئومێدەوارم ئەوە ڕووبە لە ئێستا بەداخەم پێم وایە ئەدەب و هوەری شۆڕژگێڕی لە ئێستا بەهۆی ئەو هەلومەرجە ناڕۆشنەوە وێستاوە ینی دەتوانم بەڵام هیچ شتێکی وا لە ئارانیە بەڵام ناش بێ وابێ پێویستە بۆم هەلومەرجەش سرودی تایبەتی خۆی هەبێ و ئەدەبی تایبەتی خۆی هەبێ. زۆر سپاس کاک نەجم. پێشم ڕووداوانەی دوایی بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستاندا هوەری سرودبێژی و بەگشتی باقی مەواردی نسبەت بە هوەر ڕوو لە گەشە بوو کاری زۆر باش و ناوازەیشی تیادا کرا بوو. دوایم ڕووداوانە ئێستا بارودۆخ لەویا چۆنە ئایا ئەویش تووشی نسکۆ بۆیە یا هەر کاری باش دەکرێت؟ من پێم وایە لەوێ ئەوەی من ئاگادارم تام لەحزەیەش من لەگەڵ بەڕێسام دیدارەکەم هوەری شۆڕژگێڕی بە هەموو بەشەکانی بە تایبەتی سرود و گۆرانی سیاسی لە گەشەکردنە لە پێشکەوتنە لە بەرەو پێش چوونە ینی بەڕاستی لەوێ توانم بڵم لە دوای 2011ەوەی تر لە دوای شەڕی داعش و ئەو پرۆسەی خۆبەرەوەبردنەوەی
ڕۆژاوا توانم بڵێم ئەدەب و هونەر بە تایبەتی هونەری شۆڕژێری سرود ئەمانە بوو بە بەشێ لە ژیانی خەڵکەکە بوو بە سەنگەرێ بوو بە ئەوەی کە مەسەن شەڕوانێک سرود دەڵێ شۆڕژێرێک مەسەلەن عەزفەکە توانم بڵێم هونەری شۆڕژێری لەوێ قۆناغێکی نوێی جوانی بەرزی ئینسانی و شۆڕژێری بڕی ئێستا ئێمە توانین سوود توانین بڵام قوتابخانەیەک ئێمە توانین لە پارچەکانی کوردستان سوود لەو هونەرە شۆڕژێرەی ڕۆژاوا وەربگرین بەڕاستی حتا لە بەرخۆدانەکانە لە شەڕەکانە ئێمە ئەیبینین لە مەیدانەکانە شەڕوانان زۆر بە ورە و ئیرادەیەکی بەرز و سرودی شۆڕژێری هەڵێن ژنان کچان مناڵان لە هەموو شوێن و جێگەی ژیانی خەڵکەکە سرود چۆتە هەموو ماڵ و کونج و قوژون و سوچێکی ڕۆژاوا بەڕاستی سرودەکانیش ئەوەی من خوێندنەوەم بۆی هەیە لە ئاستێکی بەرزی و هونەری و ئینسانی و چینایەتی و ئەوە یعنی ژن ڕۆڵێکی گەورەی هەیە لەو سرودە شۆڕژێرانە هەم لە خەباتە شەکداری و شۆڕشەکە هەم لە سرود و گۆرانی و ئەو جۆرەکانی تری هونەرە بینیومان ینی ژنان چ ڕۆڵێکی گەورە و کاریگەریان ینی توانم بڵم ژنان لە ڕۆژاوا پێناسەیەکی نوێیانیا بە ژن بۆ هەموو دنیا ئەوەی ژنە ئەو ئیرادەیە کە ژنی ڕۆژاوا نواندی لە مێژووی بەشەرێتدا تاک بوو ئەمە نێ بڵم مجاملێمە شتێکە واقعی لە هیچ ڕۆمانێکە لە هیچ فلیمێکی فەنتازی و نازانم ئەکشنوانە شتی وا نابینی لەبەرەوە من وەکو قوتابخانەیەکە بینە بێت سوودی لێوەربگرین ئەو یەک خاڵ هەیە بەلای من زۆر گرنگە لە هونەری ڕۆژاوا ئەو تێزی هونەر بۆ هونەرەی تەواو سڕیەوە ینی ڕەوایەتی ئەو تێزە ینی سڕیەوە نەیهێش کە شتێکی وایە بڵا هونەر بۆ هونەر لە ڕۆژاوا هونەر بۆ خەڵکە بۆ واقعە بۆ شۆڕشە بۆ ژنە بۆ ژیانێکی ئازاد و بەرابەرە بۆ خۆشگوزەرانیە ینی بەشێکە لە ژیان دۆستی هونەر وای لێ هەولێ تۆ ئێمە بینین کە ژنێکی قارەمانی شەڕوان دوای بەرگریەکی قارەمانانە لە بینایەکی چەند نهۆمیەوە بە گیان بەختووی فرەدەدی و سوکایەتی پێدەگە و لەولا پرچی کە زێژن دەبڕێ و کۆمەڵێ شتیان کرد کۆنەپەرستەکان حتا ئیعلانی وایان کە جارێکی ئەنفالی کورد کرێ تۆ ئەم هەموو سڕینەوە هەموو ناشرینین و ئەم هەموو ستەماکرێ بەرامبرت ناتوانین لەوێ بڵێ هونەر بۆ هونەر ناتوان مەزان سرود بۆ سروش بڵێ یا سروش بۆ بە بەژن و باڵا و جوانی و خۆشەویست و عشقی ژنا بڵێ بەڵێ ئەوەش بەشێکە بەڵام لەو حاڵەتانە هونەر بۆ هونەری ئەوەی من زۆر دڵم پێی خۆشە زۆر بە خاڵێکی گەورە و جەوهریە زانم زەڕێکی هێنا بە وتەیاکە هونەر بۆ هونەر هونەر بۆ واقعە کۆمەڵایەتێکە بۆ ئینسانە ئێمەش لەگەڵ جوانیان لەگەڵ ئیتیزامان بە هونەرە ئەوەی لە ڕۆژاوا بوو هەم ئستاتیکا بوو جوانی بوو هەم واقع بوو هەم شۆڕژێری بوو هەم لە ڕووی هونەری شۆشتێکی باڵا و بەرز بوو. زۆر سپاس کاک نەجم ئەگەر بین زیاتر ورد بینەوە لەسەر قۆناغەکانی ئەم شەڕە و لێکۆتەکانی و ئاسەوارەکانی بەتایبەتی لەسەر هونەردا باباسی ئەوە بکەین کە بۆ بەتایبەت کاریگەریشی لەسەر کوردستان بەتایبەتی و کوڵان ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئایا ئەم قۆناغی شەڕ دەتوانێت نۆعێک لە هونەری سرود بێژی یا بەگشت هونەر بەگشت ژانەکانیەوە ببوژێنێتەوە؟ بەڵێ من وەک لە پرسیاری یەکەمیش ئاماژەم پێکرد ناڕۆشنی هەلومەرەجەکە وای کردووە ئەگەر هەلومەرجەکە ڕۆشن بێ من هەر بۆ ئومێدەم بە قازانجی خەڵک بشکێتەوە هەلومەرجێکی نوێی خەڵکەکە خەڵکی تەواوی ئێران بە ڕۆژهەڵاتی شۆ ئەو ڕاپەڕینە بکە خۆی بە داوای ئازادی و ئەوەی چارەنووسی خۆی دیاریکە من پێم وایە کاریگەریەکی زۆریە بێ لەسەر هونەری شۆڕژێری هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە ئێران هەم لە ناوچەکە هەم لە بەشەکانی تری کوردستان بە باشووریشەوە لێرە ئێمە دەتوانین چەندها سرود
بەرهەم بێن بەس لە ئێستا ئاسۆگە ڕوو نییە نازانی بۆچی بڵێ بۆ دژی شەر سرود بڵێ پشتگیری شەر سرود بڵێ بۆ حەماس و شۆڕەگێری شەر ئەوە بڵێ بۆ ئاشتی سرود بڵێ دژی سەرمایهداری سرود بڵێ دژی ینی شتەکان ناڕۆشنە نازانی بەڵام کە هەلومەرجەکە مەسەلەن گۆڕانکاری ڕووی ئەمەسەر بڵێن لە ڕۆژەڵاتی کوردستانە من بۆ ئومێدەم وەگەوەی باشووریا وەگەوەی سووریا خۆ بەڕێوەبەریەک هەبێ یا لە ئێرانە ئەو کاتم پێم وایە هوەرەکە زیاتر و زیاتر گەشە ئەگاوینە ئێسش دەتوانی شتێک بڵێ گشتی بێ ینی تۆ بۆ باز لە ستەم و بۆ ئازادی و بۆ بەرابەری و بۆ ئیتر خۆشگوزەرانی ینی تۆ مێژووی بە شەریەت ئەو بیبی خوێنەوە هەر تون و تویژی و شەڕ و ستەم بووە لە ئینسانەکان ینی تاکە ینی ئەم شەڕ و ئەمە ئینسان بە ئازادی لەدایکبووی بە ئازادیش بژی بە ئازادیشە بێ بمرێ بێ ئینسان بەهرەمەند بێ لە هەموو مافە ئینسانیەکانی لە خۆشگوزەرانی لە خزمەت گوزاری لە یەکسانی لە بەرابەری لە تەواوی دنیا ئەمە مافەکانی مرۆڤەیانی خەڵک بوو ئەمانە هەوڵەیە دەی کۆمەڵێک دەوڵەتی سەرکوتکەر هەیە مەسەن لە ناوێنە ئێران زۆر وڵاتی تریش هەیە ئەو مافە نایە بە خەڵکەکەی ستەم لە خەڵکەکە چەوسێنێتەوە لەبەرەوە ئێمە توانین لە ئێستا سرود بوو ئەو مافانەی ئینسان بڵێن بۆ ئینسان ئیتر بەهرەمەند بێت لەوە ینی کاتێەوە هاتووە بەسە ئیتر شەڕ بەسە ئیتر ململانەی سیاسی لەسەر دەسەڵات لەسەر کورسی لەسەر بەرژەوەندی لەسەر نەوت کوشتنی خەڵک مناڵ ژن پیا و خەڵکی هەزار و زەحمەت کێش و کرێگار لەم شەڕانە هەمووی ئەوانە بن بە سوتەمەنی تاکەی ئەمە تاکەی بەردەوام بێ ئەمە هەمووشی سینناروی مەسەلەن وڵاتە زلێزەکانی دنیاە وڵاتە زلێزەکانی دنیا بە ئەمریکا و بە ئیسرائیل و بە وڵاتە سەرمایهداریەکان بەرژەوەندیان لە شەڕایە بەو شێوەی گوێ نایەنە ئینسان چی بەسەر دێت لە ڕواندا 9 ملیۆن ئینسان کوژرا هەمویان قسە ناو دەریاکانەوە لە شەڕی کەنداوە لە عێراق چەندەها ملیۆن سەرباز کوژرا لە شەڕەکانی تریشا بۆ ئەسنە و هەرسک و نازانم ئەفغانستان و هەموو خەڵکە ڕەشوڕوتەکە ینی بوومە سوتەمەنی ئەو شەڕ لەم شەڕەشە ئێمەی بینین زۆربەی خەڵک بۆتە سوتەمەنی خەڵکی مەدەنی شوێنی مەدەنیەکرێدا ئامان جوانە کاک نەجمباز زیاتریش برد ببینەوە هەموو ئاڵنگۆڕێت هیوا بە ئازادی و گەیشتن بە مافەکانی ئینسان لەو شەڕەدا واتە لەو قۆناغەدا دروست دەبێت وەکو ئاماژتان بێتە هەم لە شۆڕشی ژینە و هەم لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا پێم خۆشە لێرەدا بپرسم بە بڕوای بەڕێستان لە ئێستادا هەلومەرجەکە چەند لەبارە بۆ ئەم هەستی شۆڕژگەریە من پێم وایە لەبارە بەس ئاماژەشم پیایە ئاسۆکان ڕوونین بەڵام ئومێدیش هەیە ئەوە نییە بڵێ بێ ئومێدیە شەڕەکە زۆر سەختە هەلومەرجەکە زۆر حساسە یعنی ئەوە ئێمە بینین ینی شتەکان ئەبیسی نەیبینین من پێم وایە دەتوانێ ئەم هەلومەرجە دەتوانێت کۆمەڵی سرود و ئەدەب و هوەری جوان بەرهەم بێنێ کۆمەڵێ مەسەلەن بڵێ بەرهەمی هوەری شۆڕژگێڕی ئینسانی ئەوە بۆ خرۆش و بۆ وشیارکردنەوە بۆ ئەوە بەرهەم بێن ینی هەلومەرجەکە من پێم وایە لەبارە ئەبێ چاوەڕوانیکەین بزانین بەرەوشەوە ملەنیە بەو هیوای بۆ هیوای جارێکتری لێمەوە بە قازانجی خەڵک بشکێتەوە حتمما لەم شەڕا خەڵک قوربانیە یا باجەیات شەڕەکان وایە شەڕ گوڵت بۆ هەڵ نایە عینت فەرشی سوورت بۆ ڕناخە شەڕ گولەیە تۆپە کیمیایی ئەوەیە ینی بەو هیوایە بۆ هیوایە بتوانین ئەم هەلومەرجە بێتە مای ئەوەی بتوانین وەک شۆڕشی ژینا وەک شۆڕشەکانی تر برەو بە سرودی شۆڕژێر ئەوانە بین کە چونکە بەشێکە سرودیش هوەری شۆڕژێریش بەشێکە لە شۆڕش و خەبات ینی بەشێکە گیانەکراوەیە شتێن ینی دوو دیوی یەک دراون دوو دیوی یەک دراون
کابینەجم لە یەکی دوو ڕۆژی ڕابردوودا ساڵیادێکی میێبارانی هەڵەبجەوە هەروەها گیان بەخسکردنی هاوڕێیانی کوردانی شوانیش بوو و ئەمە بووە هۆی هەوینی چەندین سرود و گۆرانی شۆڕژگرانە. ڕای بەڕێستان پێم خۆشە لەسەر ئەم کارەساتەوە لەسەر ئەم قۆناغی شۆڕ کە بووە هۆی دروستکردنی چەندین گۆرانی و سرود و ئەوان. بەڵێ مەداخۆ من لەم یادەدا لە یادی 30 ساڵەی جینۆسایدی هەڵەبجە و هەروە توانین بێژە بڵێم هەر جینۆسایدێکە لە ناو جینۆسایدا هاوڕێیانی گوردانی شوان لەم یانەدا سەری ڕێز و نوازش بۆ هاوڕێیانی گوردانی شوان و بۆ هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بۆ هەموو گیانبەختکردوانی هەڵەبجە جینۆسایدی هەڵەبجەدا دەنەوێنم. بەداخەوە ئەو جینۆسایدە گەورە ئەوەش ئەتوانین بڵێن یەکێ بوو لە دەرهاوێشتەکانی شەڕ کە خەڵکەکە تایە بووە قوربانی کە خەڵکی مەدەنیەوە بۆ هەڵەبجە بۆ شێوەی لێهات لە پاڵیشیا و لە عینەن کات هاتوانم بڵم دوو جینۆساید لە جینۆسایدەکە هاوڕێیانی گوردانی شوانیش لە شەڕێکی نابەرابەر و سەخت و ئەوە گیانیان بەخت کرد. ئەم شەڕەش هەم ئێران بڵێن ئەو جینۆسایدی هەڵەبجە و هەروە جینۆسایدی گوردانی شوانیش هەم ڕژێمی ئێران بە دەرەجەی یەکەم هەم ڕژێمی عێراق بە دەرەجەی یەکەم هەم وڵاتە زلهێزەکانی دنیا ئەمریکا بەریتانیا ئەوروپا بە تایبەتی ئەڵمانیا کە چەکی کۆمەڵکوژی فرۆشت بە عێراق زۆربەی ئەو چەکانەی لە هەڵەبجا بەکارهاتبوون چەکی کیمیایی هەر هەمووی دروستکراوی ئەڵمانیا بوو. زۆر وڵاتی زلهێزی تریوە بەداخەوە ناسیۆناڵزمی کوردیش تاوانبار و ناسیۆناڵزمی عەرەبیش کە ڕژێمی بەعسی فاشیە هەموو ئەو گەلە کۆمەکیە کرا لە ناویانداوە بوو خەڵکی هەڵەبجە و گوردانی شوان بوونە قوربانی ئەو جینۆسایدە بەداخەوە. من بۆ خۆم توانم بڵم زۆرترین سرودمەیە بۆ جینۆسایدی هەڵەبجە و بۆ گوردانی شوانی سرودێکم وتووە بەس بێ مۆسیقا بەداخۆ ئەگە بتوانم لە ئایندا بتوانم بە مۆسیقاوەکاری بۆ بکەم چونکە پێم وایە ئەو جینۆسایدی گوردانی شوانی ژانی هیچی کەم نیانی لە جینۆسایدەکانی تر بەڕاستی جینۆسایدە بوو لەو جینۆسایدەی هەڵەبجە و چەنەها سرود و شیعر و ئەوەش دروست بوو هەم بۆ گوردانی شوان و هەم بۆ جینۆسایدی هەڵەبجە لە تەواوی دنیاوە تا ئەمڕۆژ هەر درێژەی هەیە. بەڵام بیتر ئەبێ ئێمە لەم دووە سرودەکانمان بۆ هەڵەبجە نەوعێکی لە سرودی ژیان دۆستی و ئەوە خۆشگوزەرانی و خزمەتگوزاری و مافی مرۆڤ بێ ئەوە بێتر ئێمە بێ لەو وینە دەرچین شین و گریان و واوەی لاو مەرگ دۆسیوانە ڕۆیت زۆربەی میلەتان ئەگەر کا دەبێ زۆربەی میلەتان مەسەلەن ئەو تاوانانیان بەرامبەر کراوە جینۆسایدە مەسەلەن هێرۆشیما و ناکازاکی ئەو ئەمریکایەکە ئیسە دژی ئەتۆمی ئێران قسەکە خۆی یەکەم جار بوو لە ساڵی 1945 شەکی قەدەغرای ئەتۆمی نابە ناکازاکی و هێرۆشیمای یابان و دنیاە خەڵکی لە ناوبرد. هۆڵۆکۆستی جوولەکەمان هەیە قەتڵعامی ئەرمەنەکانمان هەیە ئەمانە ئەم میلەتانە دوای بڵێن جینۆسایدەکانیان توانیوانە ژیان دۆستانە بژین و ژیان بەردەوام بۆ جینۆسایدەکانی خۆیان کردووە بە جیهانی کردوانە بە کەیسێکی جیهانی یادێکی جیهانی بەداخۆ لای ئێمە تا ئێستا هەڵەبجە هەر شتێکی مەحەلیە لە ناو خۆمانە یەت و ئەچێ 30 ساڵە ئەگەر بینیکەی مقارنەیەکی بۆوانی تر هەڵەبجەش ئەنفالی ژانی زۆر گەورەیانی کەم نییە تۆ ئەرمەنیەکان ئێمە هەر بڵێن کۆمەڵکوژیەک بۆ بەڵام شەکی خەدەخەکراوی تا بەکار نەیە ناکوشتنی ئەرمەنیەکان کە چیسە بوو بە کەیسێکی جیهانی بەڵام هەڵەبجە ئەنفال چەکی قەدەخەکراویشی تا بەکار هاتووە و کۆمەڵکوژیش مەسەلەن هۆڵۆکۆستیش چەکی قەدەخەکراوی تا بەکار نێنە بەڵام تەکنیکێکی
تیا بەکار هات ئەو لە کوورا ئینسانیان سووتان ئەوە ژەر چەکێک وەکو قەدەغرا بەەوە چەک نییەوە تەکنیکە بەڵام کۆمەڵکوژی بوو هەوەک ئاماژەم پیامە بەس وێ بڵێم هەڵەبجە وەنفال هەم کۆمەڵکوژین هەم چەکی قەدەغەکراویشی تا بەکار هاتووە هەم خەڵکی مەدەنی و بێدیفاعشی تا بۆتە قوربانی من نازانم تایزە بۆ نەکراوە بە ڕۆژێکی جیهانی بتوانین یعنی ئێمەش ئەوەی ئەرمەنەکان ناتوانین ئەوە بکەین من پێم وایە دەبێ ئێمە ئەوە بکەین هەم لە ڕووە سیاسی و کەیسەکەەوە هەم لە ڕووی هوەری شۆتراکە بۆ ژیان دۆستی هەڵەبجە ئێمە سرود و گۆرانەکانمان تایبەت بێ زۆر سپاس کابنەجم باسی تایبەتی بارودۆخەکەمان کرد ئەم بارودۆخەتە ئەبێتە چی لە هونەرمەندان ڕووناک بینان وە لایەنگرانی مافی کرێکار و زەحمەتکێش دەخوازێت من پێم وایە ئەوەی کە ئەم هەلومەجە لە ئێمەی داواکە لە هونەرمەندان و لە ئەدیبەوان لە خەڵکی ئازادی خوازەوە تا بتوانین هاوپشت و هاوسۆزی ئەو خەڵکە بین بتوانین هونەرەکەمان ئەدەبەکەمان لە خزمەت ئەو خەڵکا بێت لە خزمەت خوێنوێنیکردن و هاوکاری و هوشیارکردنەوە و نیشاندانی ڕێگاکان و جۆش و خرۆش و هیوا و ئومێد و ئیرادە بۆ خەڵکە بین گرنگە هیوا و ئومێد زۆر گرنگە بۆ ئینسان بە هیوا و ئومێدۆژی هیوا و ئومێدێکی وانە هەر بڵێ خۆمانی پێ بخەڵەتێنی هیوا و ئومێدەیتر بڵێ لە قوڵایی مێشک و دڵ و ئەو هەلومەرجەکەەوە بێ بۆ هیوایە من ئەوە لێ ئێمە خوازێ زیاتر و زیاتر بەردەوام بین چالاک بین هەوڵ بین لە خزمەت خەڵکی هەژار و زەحمەت کێش و خەڵکی ستەم لێکرا و ئەوا بین لە خەبات بکەین بۆ مافی ئازادی و یەکسانی و بۆ هەموو مافە خۆشگوزەرانی و هینەکانی ئینسان کە لێی بەهرەمەند بێت زۆر سپاس کاک من پرسیارێکی تایبەتم نەماوە بۆ خۆتانە کەرەتانەوەی لە کۆتایی بەرنامەکەدا ئاماژە بە شتێک بکەن کە لە تووری بەرنامەکە ئاماژەدان پێ نەداوە بفەرموون شتێکی وام نەماوە بەس حەز دەکەم ئەوە بڵێم کە ئێستا نەزمێکی نوێی جیهانی من کاتی خۆی سرودێکیشم هەبوو لە نەوەدەکانە بۆ نەزمی نوێی جیهانی ئێستا هەرەمان نەزمە ئەم نەزمە ئێستا ئەمریکا و ئیسرائیل بڵێن سەرکردایەتی ئەکاهینەکە ئەم نەزمە دیارەکەی لە شەڕ و کوشتن و ئاوارەی و برسیەتی و دەربەدەری و ئەوانە زیاتر هیچ شتێکی پێ نییە بۆ خەڵکە لە ماڵوێرانی و سەرگەردانی و ئەوانە ئێستا ئەم نەزمە بڵین بە بەرگێکی ترۆ هاتوۆتە ڕووە خۆیان ناسێنێ هەمان ئەو نەزمەی پێشووە هەمان نیزامی سەرمایەداریە بە شێوەیەکی دە بڵین خۆی تعریفەکاتەوە من سرودێکیشم هەبوو نازم بەگە بتوانم کات دەبێت یەک کۆپلەی بڵم ئەو نەزمی نوێیە کاتی خۆی وتومە ئەو کات شەڕی عێراق و کەنداوە بڵێن سوژێمی عێراق ڕاپەڕینەکەی نەوە یەکوانەدا لە دوای ئەوە من وتومە بۆ نەزمی نوێ نەزمی نوێیە نەزمی نوێیە پەیامی ئاوەژووی پێیە نەزمی نوێیە نەزمی نوێیە پەیامی ئاوەژووی پێیە نەزمی نوێی جیهان نەزمی دژی ئینسان نەزمی دژی ئینسان ژیانی نێوەم دنیایە دنیای گەن دڵی سەرمایە بێ لە شەڕ و ماڵوێرانی بێ لە سەرکوت نایەکسانی بێ لە تیرۆر لە زیندانی هیچی باشی لە دەستنایە هیچی چاکی لە دەست نایە نەزمی نوێیە نەزمی نوێیە پەیامی ئاوەژووی پێیە نەزمی نوێی جیهان نەزمی دژی ئینسان نەزمی دژی ئینسان
سپاسان دەکەم ببورن خۆی زۆر دوور و درێژە باز من کۆپلەیەکی بۆ هیوایە بتوانم تازەی کەمەوە بە شێوازێک بۆ مەلومەجە زۆر گونجاوە دەڵێ زۆر سپاس کاک سپاسان دەکەم سپاسی بۆ ئێوە هیوای سەرکەوتندا بۆ خۆزم هەر بێنە زۆر سپاس بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە ساکوێستا بێنەری بەرنامەم هەفتەیە دیدار و ڕاوە بوون دا بەرنمێکی تر و هەفتێکی تر و دیدار و ڕاوێکی تر ماڵەوە